ئەم کاتتان باش هەر کاتێک باس لە بزوتنەوەی ژنان و ڕاگەیاندنی ژنان بکەین ناکرێت کۆمەڵێک ناو هەیە لە یادیان کەین. میوانی مەڵغی بەرنمەکەی من یەکێکە لەو ژنانەی کە بە سەرمەشقی ئەو ژنان نەدادەنرێت کە لە بواری ڕاگەیاندنی ژناندا کاری کرد و جێپەنجی دیارە و کاریگەری زۆری بەسەر ڕاگەیاندنی ژنان و تەنانەت بزوتنەوەی ژنانیشەوە هەبووە. ئەوەی لە هەڵوێستەکانی ئەم میوانی مندا بەدی دەکرێت پابندبوونیەتی با بزوتنەوەی ژنان و ئامانجەکانی ژنان لە کوردستاندا، بەڵام لە ناکاو بەجێهێشتنی ئەو ئامانجانەوە بەجێهێشتنی ئەو ڕێکخراوەی کە پێشتر کاری تیادەکرد و دەست هەڵگرتن لە کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی ژنان بۆ جێسەرنج. ئێستا ئەو ئەندامی پەرلەمانی کوردستانە و نێو پەرلەمانی کوردستاندا نوێنەری فراکسیۆنی گۆڕانە کە فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنن لە مەڵقەیەدا هەوڵ دەدەین هەڵوەستە لەسەر ڕاگەیاندنی ژنان و بزوتنەوەی ژنان بەگشتی و هەوڵەکانی میوانەکەشم بۆ بەرگریکردن لە مافەکانی ژنان لە نێو پەرلەمانی کوردستاندا بکەین. پەیمان عیزەدین ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان بەخێبیت بۆ بەڕێوەبار. پەیمان خان ئەمە لە مەسلەی ڕاگەیاندنی ژنانەوە دەست پێ بکەم. بەڵێ ماوەیەکی زۆر تۆ سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە بوویت. ئەمە زۆر بە کورتی پێم بڵێت ڕاگەیاندنی ژنان ئێستا لە چ ئاستێکدایە؟ ڕاگەیاندنی ژنان ئەگەر ئاوا وەکو ڕاگەیاندن سەیری بکەیت بە شێوەیەکی گشتی چ ئەوەی کایەتی ژنان بەڕێوەی ئەبات چ ئەوەی بە ڕێکخراوەکانی تریا بۆ خۆی کە ڕۆژنامەی تایبەت بە مەسلەی ژنان هەبێ ناتوانم بڵم لە ئاستێکی باشایە یا چاوەڕوانیەکی باشی لێ ئەکرێ لەبەر ئەوەی لە ئێستاە لەبەر ئەوەی ڕاگەیاندنی ژنان بەدەر نییە لە ئەسڵی مەسلەی ژنان و لە ئەسڵی تێڕوانین بۆ ژنوەک و کائینێک لە مشتەمەعا بۆیە ئەبێ هەر کاتێک قسە لەسەر ڕاگەیاندنی ژنان ئەەکەی جیا لەوەی کە قسە لەسەر لایەنی پرۆفیشناڵی و لایەنی ڕۆژنامەگەری ئەو ڕاگەیاندنە ئەەکەی ئەبێ قسە لەسەر ئەوە بکەی لە ڕووی فکریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەنە ئەتوانێت ئەدای باشی هەبێ و لە کۆی ڕاگەیاندنەکانە ئەبێکە من لە کاتێکا بەوە قیاسی بکەم ناتوانم تەسەوری ڕاگەیاندنێکی باشی لێ بکەم. بەڵێ ینی کەواتە ڕاگەیاندنێکی خراپە تەسەور ئەەکەم. ئەم خراپیە کاریگەری چیە؟ کاریگەری خودی ڕاگەاندن خۆیەتی کە ئێستا لە کوردستاندا ڕاگەاندن ئەتوانین بڵین بە جۆرێک لە ئەزمات هەیە بەڕێ یان خراپی ڕەوشی ژنان خۆیەتی کە کاریگەری لەسەر ڕاگەاندنەکەشی داناوە؟ ئەکرێ هەردوو ئەو هۆکارە وە کۆمەڵی هۆکاری تریش بەیەکەوە سەبەب بن لەوەی کە ڕاگەیاندنی ژنان ڕاگەیاندنێکی بەرچاو نەبێ ڕاگەیاندنێک نەبێ لە باڵین لە ریزی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری کوردیە حسابێکی جددی بۆ بکرێت کە ئەمەش ئەدبەستێتەوە ینی ئەدگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەدیوێکە ژنان خۆیان لەو بوارەیە ڕەنگە بەشێک لە خەمساردیان بێ و بەشێک لە ڕێگری زۆر گەورەیان هەیە بۆ ئەوەی کە بە کارایی ئیش لەو بوارەیە بکەن. لایەنێکی تری زۆر گرنگ مەسەلە با بڵێن هەموو بە بڕوای من هەموو شتێک وابەستەیە بە عەرز و تەلەبەوە بۆ هاوکێشەیەوە لە کۆمەڵگای ئێمەیە تەلەب لەسەر بابەت و با بڵێن ڕەوشی ژنان نییە بۆ خۆی ژن وەکو کائین مۆزوعێک نییە لە مشتەمەعا لەبەر ئەوە ئەو ڕاگەیاندنەی کە بەو ئاراستەیەش ئیش ئەکە نابێتە ئەولەویاتی خوێنەر بینەر بیستەر کە ئەمەش وا ئەکات لە هەم بۆ خۆی تۆزێ سستی بەخۆی و بینێ و تەشجیع نەبێ بۆ گەشەکردنی هەم نتوانێت بە هەنگاوی گەورەش بڕواتە پێشەوە لە بواری ڕۆژنامەگەری و ڕاگەیاندنە. باشە بەڵام پێمان خان یعنی ئێمە ئەگەر تۆزێک بە وجدان سیر بکەین هەر کاتێک یەنە سەرەوەی باسی مەسلەی ژنان بکەین باز لە ڕێگرەیەکرێ. بەڵێ من ئەمە لێت پرسم ینی یەکەم مەبەستی تۆ لە ڕێگری چیەکە لە بەردەم ڕاگەاندنی ژنان هەیە چکە ئەوەی من بزانم بڵێ ڕاگەاندنی ژنان لە وڵاتە بە سەدان هەزار دۆلاری بۆ سەرفەکرێت و بینای تایبەتی خۆیانیان هەیە و گرنگی زۆریان پێدرێت و ینی بۆ ڕێگری لەکوێیە؟ ڕاستە ئەزانی ڕاگەاندن جەنابەت باشتر ئەزانی ینی بەر لەوەی کە ئیمکانیاتی مادی و پشتیوانی مادی بوێت یاخود پشتیوانی حزبی بوێ بۆ خۆی کۆمەڵێک حاڵەتی تری ئەوێ یەک لەوانە شارەزاییە یەک لەوانە کاتە وەختە بڕوا بەخۆبوونە کە ئەمانە تۆیەیت لە ناو ڕاگەیاندنی با بڵێن ژنانە باسی ئەەکەی هەموو ئەو بودجەی کە سەرف ئەکرێ و هەموو ئەو بینایە و دەیان قاتی ئەو بینایانەش
دابین بکرێ ناتوانێت کێشەیەکی بنەڕەتی کەم بکاتەوە یا بیباتە پێشەوە کە کێشەی مێبوونە ینی لەم وڵاتەیە ناکرێت ئینکاری لەوە بکرێ بەئەکیدی هەرێمی کوردستان بەتەنیا شاز نییە نمونەیەکی تاگ نییە لە زۆربەی وڵاتانی دنیا و بە تایبەتی خۆر هەڵاتە مێبوون بۆ خۆی گرفتە گرفتێک هەیە ناوی گرفتی مێبوونە لەو چوارچێوەی گرفتەیە هەڵسوکەوتی نەک بەتەنیا بۆ ڕاگەاندن بۆ زۆر شتی تر زەحمەتە اینجا چ جای ئەوەی کە بیتە سەر ڕاگەاندن تۆ بۆ ڕاگەاندن پێویستت بە لێدانی زۆربەی دەرگاکان هەیە پێویستت بە وەختێکی زۆر هەیە بۆ شارەزابوونەوە بۆ بە دوواداچوونی ئەو قەزیانی ئیشی لەسەرەکەی کە هەموو ئەمانە بۆ ژن با بڵێن خوازراو نییە لە مشتەمەعە ئەم نەخوازراویە کۆس بوو با بڵێن بربەز دروست ئەکا لە بەردەمی ئەوەی کە ژن یا کەج ڕاگەیاند کارێکی باشی لێ دەربچێت لەو بواری کە ئیشی تیاکە وابزانم لە مەرجەکان ڕاگەاندنی ژنانە عنسوڕێکی زۆر ئەساسی و لێبیر کرد ئازایەتی ئەمەی پێم لە ئیسا ڕادەی ئازایەتی لە ناو ڕاگەاندنی ژنانە لە ئێستاە چۆنە و لەو کاتا چۆن بوو کە تۆ سەر ڕۆژنامێکی ژنان بێت ئازایەتیش دیسانەوە بۆ خۆی شتێک نییە تۆ بە جور ئەوەری بگری ینی ئازایەتی پێویستی بەر لە هەموو شتێک بە بڕوا بە خۆبوونە تۆ بڕوات بە خۆت هەبێ و بڕوات بۆ ئیشە هەبێت کە ئەیکەی ئەمە ئەگەر ئێمە لەمەوە سەیری بکەین من ئەکرێت چەند نمونەیە کە لە ژیانەوەیە ئیشمان لەسەر کردووە ئەگەر بە ئازایەتی بواری ڕۆژنامەگەری حساب بکرێت بە نمونە ئێمە لە زۆر جارە بە دژی ئەو تەیارانەوە ئیشمان کردووە کە لە دەوروبەرە هەبووە ئێمە ڕۆژنامەی ڕێکخراوێک بۆ ژیانەوە کە ئەو ڕێکخراوایەکێتی نیشتیمانی کوردستان دامی کردووە لە ڕووی مادیەوە بەڵامێکێک بۆ لەو ڕۆژنامانەی کە لە پێش هەموو ڕۆژنامەکانی ترەوە بە نمونە قسەی لەسەر ئەو بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان ناحەقیان بەرامبەر بە ژنان کردووەیان کردووە بە دڵنیاییەوە لەو کاتەیە لە ئێستاە بەڕاستی من پێم خۆشە باسی ئازایەتی کە جەنابەت باسی ئەەکەی بۆ ڕاگەیاندن ئەو نمونانەی کە لەبەر چاومایە کە لەبەر چاوما بووە کە ئیشمان لەسەر کردوایە ئێمە لە کاتی بڵاوبوونەوەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانە پاشکویەکی تایبەت بە دەستورمان دەرکرد لەبەر ئەوەی پێمان وابوو ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان ئەو دەستورە لە پێش هەموو کەسێکا لە بەرژەوەندی ژنان نییە و ژنان تایە زەرمەند ئەبن بەجێبەجێکردنی ئەو دەستورە ئەو پاشکۆیە زۆرترین محاولەمان ئەکرد کە دەستورەکە ڕوون بکەینەوە وهانی ژن بدەین کە دەنگنیا بە دەستورێک کە بەرژەوەندی ئەوی تیانە بێت. بەڕاستی کە من تەسەور ئەکەم ئەمانە جۆرێک بێت لەوەی کە ئەو کچ و ژن و پیاوانەی چونکە ژیانەوە بە تەنیا ژن ڕۆژنامە نووسی ژن هەموو ئەوانە بە ئاراستەیەک ئیشیان ئەکرد کە فعلەن لەسەر مەسلەی ژنان بوەستن و لەسەر ئەو نەعەدالەتیانە بوەستن کە بەرامبەر بە ژن ئەکرێ لە مشتەمەعە. زۆر باشە تۆ کاتێک سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە دووەرگرت پێم وابێت ئەو ڕۆژنامەیە لایەن بەشی ڕاگەاندنی یەکێتی ژنانەوە بە شێوەیەکی سەربەخۆ دەرەکرا و لە یەکێتی ژنان جیاواز بوون و جۆرێک لە کێشە لە نێوانیاندا بوو. ئەم هێ پرسیاری ئەوەت لێ بکەم ینی بە بڕوای تۆ ئەگەر ئەو ڕۆژنامەیە هەر بۆ شێوە بمایەتەوانێ و لای ئەو بەشی ڕاگەیاندن نەبووە و بۆ شێوەیە دەریان کردای وەکو جاران باشتر نەبوو بڵێن شتێک نەبوو ناوی جاران بێت ئەو کاتە کە ئەو ڕۆژنامەیە دەربکان لەگەڵ ئەوەی کە دواتر ئیشی لەسەر ئەکرا ئەمە یەکێک بوو لە با بڵێن ئەو قۆناغە زۆر ناخۆشانەی کە یەکێتی ژنانی پیاتێپەڕی وەکو ڕێکخرا و لەبەر ئەوەی یەکێتی ژنان زۆر ئیشی کرد لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی ڕاگەاندنەکەی پەرشوو بڵاو نەبێ بەسەر جێگە جیاوازەکانە شارە جیاوازەکانە ڕاگەاندنێکی مرکزی دروست کرد کە ناوی سەنتەری ڕاگەاندنی ژنان بوو. ئەو سەنتەرە با بڵێن خات و شەمام شەوقی لە سەرەتایە سەرپەرشتی ئەکرد کە ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنان بوو دواتر دوای سەفەری ئەو خات و ڕووناگرە ئۆف بە وەکالات سەرپەرشتی ئەکرد لە قۆناغێکە لە ساڵی با بڵێن بە تایبەتی لە دوای کۆنگرەی یەکێتی ژنان لە ساڵی 99 ئەو سەنتەری ڕاگەیاندنە لە بەشێکی یەکێتی ژنانی کوردستانەوە کە ڕاگەیاندنی مرکزی یەکێتی ژنانی کوردستان بوو بە ئیرادەیەکی سیر بوو بە ڕێکخراوێکی تایبەت وە تێکڕای ممتەلەکاتی مادی و معنەوی کە ڕۆژنامەکە و با بڵێن
گۆڤاری تەوار و بەرنامەی تەوار و کۆمەڵێک چالاکی تر بوو خرايە ضمنی ئەو ڕێکخراوەوە کە ئەمە چ لە ڕووی قانونیەوە چ لە ڕووی ڕێکخراوەیەوە چ لە ڕووی ئەخلاقیەوە کارێکی نەگونجاوە بۆیە ئێمە ئیشی زۆرمان کرد لەسەر ئەوەی کە لە دنیا شاوایە لە دنیای کاری ڕێکخراوەیی کاری سیاسیە گروپ کوتلە ئازادە لەوەی کە بڕوا و متمانی بۆ ڕێکخراوە نەمێنێت یا بۆ حیزبە نەمێنێتوە بۆ خۆی کوتلەیەکی تر یاخود ڕێکخراوێکی تر دروستکە بەڵام ئازاد نییە لەوەی کە بەشێکدا ببڕێ و بە هەموو ممتەلەکاتەکانیەوە بیبا بۆ خۆی ئێمە لەسەر ئەم ئەساسە ئەو گرفتەمان هەبوو و توانیشمان هەموو ممتەلەکاتە معنەویەکان کە ئەو بابەتانە بوو دەرئەکرا بیگەڕینەوە بۆ یەکێتی ژنانی کوردستان و ئەوەی تری ممتەلەکاتە مادیەکان بە ئەرشیفەکەیەوە چووە ضمنی سنتەری ڕاگەاندن کە دوایی کردیان بە ڕێکخراوێکی سەربەخۆ. ئەوەی تۆ باست کرد ناوت لێنا گروپیان کوتلە بڵێ ئەمانە بەڕاستی کوتلە بوون لە ناو یەکێتی ژنانە؟ کوتلە نەبوون لە دوای کۆنگرەی یەکێتی ژنانی کوردستانەوە کە با بڵێن گروپێک خۆی دەردێک هەیە لە هەر لە فەزای سیاسی و ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستانە زۆر جار ڕاستە تاک دەوری زۆر گرنگی هەیە لە بەرەو پێشبردننی هەر ڕوتیەکە بەڵام دوجار تاک لەناو ئەو چوارچەوەیە هەیە کە پشتیوانیەکی معنەوی ئااتەیە زۆر جار زۆربەی ڕێکخراوەکان و زۆربەی پارتە سیاسیەکانیش تەنانەت تاکتیایە تووشی با بڵێن تەکەببر و لە خۆبایی بوونێک ئەبێ کە پێی وایە ئەگەر ئەو نەبێ ژیانی ئەو ڕێکخراوەیە ئەو پارتەڕا ئەوەستێت ئەم گروپە لەسەر ئەم ئەساسەوە پێیان وا بوو کە یەکێتی ژنان ناتوانێت بەقەدەر داخوازیەکانی ژنان بێ و ئەوان گرنگترن و بەرزترن لەوەی کە لەگەڵ یەکێتی ژنانە بن بۆیە بۆ خۆیان ڕێکخراوێک ئەەکەن ئەمە هەتا ئێرە واردە بەڵام واردە بەوەی کە تۆ ئەوەی کە پێی ئەوترێ بەراءەت زیممە بکەی لە هەموو ممتەلەکات و ئیمتیازاتی ئەو ڕێکخراوە و بۆ خۆت سەر لە نوێ بەپێی ئەو با بڵێن فکرەی هەتا ڕێکخراوی کە دروست بکەی بەڵام ئەمە لەبەی نابوو ینی نا جیابوونەوە بوو بۆی کە ڕێکخراوی کە دروست بکە نازانین چ ناوێکی لێ بنێ چکاوە کوتم لە هیچ چوارچێوەیەکی یاسایی و ڕێکخراوەی و تەنانەت ئەخلاقیشا جێگەی نابێتەوە. باشە ئێستا پەیمانی زیادین ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەو کاتەش تۆ لە یەکێتی ژنان بوویت و سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە بوویت بەڵێ پەیوەندی تۆ لەگەڵ سکرتێر و ئەندامانی مەکتەبی سکرتارەتی یەکێتی ژنانە چۆن بوو؟ من لەگەڵ سکرتێری ڕێکخراوەکەیە بەڕێز خات و کافیە سلێمان لە یەکەم ڕۆژی ئیشکردنمەوە هەتاکو ئەو ڕۆژەی هاتمە دەرەوە پەیوەندیەکی زۆر باشم هەبوو ینی ئەکرێ بڵێ لە پەیوەندی کاری ڕێکخراوەی چوو بۆ دەرەوە جۆرێک لە باڵێن خۆشەویستی و عەتف هەبوو کە لە زۆربەی حاڵەتەکانە هیچ کاممان حسابی کاری ڕێکخراوەییمان بۆ یەکتر نەئەکرد کە بەڕاستی لەبەر ئەوەی بە وجدانەوە ئینسان قسە بکە من هەتاکو ئەو دقەی لە ڕێکخراوەکەیا بووم ئەوەی کە وای کردبوو لە زۆر مەرحەلەکانە کە قەراری هاتنە دەرەوەم ئەیە بڕوابوونی شخصی کافیەخان بوو بە مەسلەی ژنان وابێ ئیشکردن بۆ مەسلەی ژنان بە شێوەیەکی سربەخۆ و لە تێکەڵبوونی با بڵێن دەسەڵاتی حزبی ئەمە جۆرێک لە پشتیوانی معنەوی ئەیە بە من بۆ بەردەوام بوون لەو ڕێکخراوەیە بۆیە لەگەڵ شخصی کافیەخانە پەیوەندیەکی یەکجار باشم هەبوو لەگەڵ زۆربەی ئەندامانی سکرتاریەتە لە ڕووی با بڵێن مرۆڤەتی و هاوڕێیەتیەوە هەمویان خوشکی بە ڕێزی من بوون و ڕێزێکی تەواو هەبوو لە بینمانە بەڵام ناتوانم بڵێم لە ڕووی کاری ڕێکخراوەییەوە نزیک بوون یا تەبایی لەگەڵ زۆربەی ئەندامانی سکرتاریەتە هەبوو لەبەر ئەوەی ئاراستی بیرکردنەوەی من لەگەڵ چەند کەسێک لە هاوڕێیانم لە سکرتاریەتە زۆر جیاواز بوو لە ئاراستی بیرکردنەوەی زۆرینە. باشە ئەیکەواتە کە سکرتێریەکێتی ژنان ئەم هەموو متمانەی بە تۆ هەبوو بێ و ئەوە نێوانت خۆش بوو بێ لەگە سکرتارێتەکانە کە من زانیاریم لەلایە زۆر جار تۆ لەگەڵ ئەندامانی مەکتەبی سکرتارێتێکی ژنانە تووشی تێکچوون بوویت بەڵام ینی هاتنە دەرەوەت لە یەکێتی ژنان بۆ من لە سەرەتای ئیشکردنمەوە لە یەکێتی ژنانە ئەوەی
مەبەست بوو بۆ من مەوزوع بوو بۆ من مەسلەی ژنان بوو بەشداریکردنی ژن بوو لەو بوار و مەجالانی کە پێشتر ڕێگەی پێنەدراوە ئیشی تیا بکات و لەم ڕوانگەیەوە هەر لەوێشەوە من ئیشکردنم لە ڕاگەیاندنا هەڵبژارد کە پێم وابوو نزیکترین کەناڵە خێراترین کەناڵە بۆ ئەوەی تۆ ناحەقیەکانی پێ بگەێنی و ئیش بکەی لەسەر دروستکردنی ڕایگشتی بۆ ئەو ناحەقیانی کە تۆ پێت وایە لە بەرامبەر ژنانە ئەکرێت بەڵام و دەستکراوەش بووم بەڕاستی لە ئیشکردنمە ئەتوانم بڵێم هەتاکو ئەو کاتێک کە بڕیاری هاتنە دەرەوەمە دەستکراوەیەکی زۆرم هەبوو لە ئیشکردن بۆ ئاراستەی کە ئەمەوێ بنمونە مەرج نەبوو لە ڕاگەیاندنی ئێمەیە کە من بەرپرسی ڕاگەیاندنەکە بووم ئەوەی کە لە جەریدەکە ئیش ئەکە یا لە بەرنمەکە ئیش ئەکە ئینتیمای بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یا بۆ یەکێتی ژنانی کوردستانی شەبێ گرنگ ئینتیمای بۆ جەریدەکە هەبێ ئینتیمای بۆ ئەو ئاراستە فکریە هەبێ کە ڕۆژنامەکە یاخود بەرنامە تەلەڤیزیۆنیەکە ئیشی لەسەر ئەکا و من هەتا ئەو کاتێک کە با بڵێن چوارچێوەیەک نەبێ لە قاڵبم بە ئەتوانم بە ئاسانی ئیش بکەم بەس کە هەستم بە چوارچێوە کرد ناتوانم تایە بمێنمەوە و لەبەر ئەوەی هەتاکو ئێستاژ من خۆشەویستێکی زۆرم بۆ کافیەخان هەیە و شعورێکیشم لا دروست بوو کە خەریکە چوارچێوە دروست ئەبێت و لەدا هاتووە ئەگەری تەسک بوونەوەی ئەو چوارچێوەیە هەیە بەڕاستی ویستم پێش ئەوەی بکەومە ئەو ململانیەوە لێ بێمە دەرەوە. باشە بەڵام کێ چوارچێوە دروستەکانی تۆ خۆ کەسێکی حیزبی بوویت و لەناو ڕێکخراوێکی حیزبی ئیشە کردووە و ڕێکخراوەکەش ڕێکخراوی حیزب بوو کێم چوارچێوە بۆ تۆ دروستەکە من حەزەکەم جارێ ئەو زانیاریەوە بۆ ڕاست بکەمەوە من حیزبی نەبووم هەتاکو ئەم ڕۆژی پێوە بێ من ڕۆژێک لە ڕۆژان ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان یا هیچ پارتێکی تر نەبووم چونکە یەکێتی ژنان لەو کاتەوەی کە دروست بوو ئێمە کۆمەڵێک با بڵین ئەو کاتە گەنج بووین لە ساڵینەوە یەکا کە پەیوەندیمان بە یەکێتی ژنانەوە کرد لەسەر ئەو ئەساسە ئەو کۆمەڵە گەنجە پەیوەندیمان کرد کە هەممی سەرەکی ئێمە مەسلەی ژنانە ئەو قەزیەیە کە ئێمە دەمێک بوو بیرمان لێ کردو ئەو نەعادالەتیانە بوو کە بەرامبەر بە مێ هەبوو لە هەرێمی کوردستانە بۆیە ئەو ڕێکخراوە هەر لە ئەساسیشا دوای ئەوە ئێمە پەیوەندیمان پێوە کرد کە دڵنیا بووین لەوەی کە لە ئەساسا لە شاخ فکری دروستبوونی ئەو ڕێکخراوە بۆ ئەوە بووە کە مۆدیلێکی نوێی ڕێکخراوی ژنان دروست بێ پەیوەندی نۆرماڵ و ئاسایی لەگەڵ هەموو پارتە سیاسیەکانە هەبێ و هەر پارتێکی سیاسیش دەمی مادی بکە کە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی زیاتر لە شاخ بۆ و نزیک بۆ لەو ژنانی کە ئەو فکرەیان هەبووە دەمی مادی وەرگێ بەو مەرجەی کە کۆنتترۆلی عقلی لەلای ئەو پارتە سیاسیە نەبێت کە ئەم فکرەیە فکرەیەکی زۆر مشەجع بوو بۆ ئێمە کە لەو کاتەیە ئیش لە ڕێکخراوەکەیا بکەین و هەتا ئەو کاتێک کە من لە یەکێتی ژنانە بووم بەپی ئەو ڕاپرسیانەی کە ئەمان کرد بۆ ئینتیمای حیزبی کادرەکان و ئەندامەکانی یەکێتی ژنانی کوردستان لە ١49 ئەندامەکانی یەکێتی ژنان بێلایەن بوون هیچ ئینتیمایەکیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یا پارتێکی تر نەبوو بەتەنیا ئینتیمایان بۆ ئەو ڕێکخراوە هەبوو کە کار لەسەر مەسەلەی ژنان ئەکا دوجار لە ڕێکخراوەکە بەڵام بەڵێ من ئەندامی یەکێتی ژنانی کوردستان بووم و لە پلی ئەندامیەتیەوە ڕۆشتم هەتاکو ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوەکە بەڵام ئەوەی کەوای کردین لەو چەند ساڵی دواییە با بڵێن خەتەرێک لەسەر ئەم ئاراستەی کارکردنی یەکێتی ژنان دروست بوو بیر من ئەتوانم بڵم ئەگەر ئێستا تەقیمی بکەم تەسەور ئەەکەم ئەو چەند ساڵی کە ئیش کرابوو بە جۆرێک لە خەمساردیەوە ڕوانرابێ لەو کارە سەر بەخۆیی یەکێتی ژنان بەڵام لە دوای ئەوەی کە خەریک بوو بەرەو تەسعید ئەچوو ژمارەی لە بێلایەنەکان زیاتر ئەبوو ئەمە من پێم وابێ مەترسیەکی لای یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرد کە کۆنتترۆڵەکانی بۆ سەر یەکێتی ژنانی کوردستان بەقوەتتر بکات. باشە تۆ بەس لە دروستبوونی چوارچێوە کرد وات پیشان ناکە تۆ لەوە ترساوی چوارچێوەکە بەرتەسکتر ببێتوانە بۆ یەکێتی ژنانە بەجێهێشتووە بەڵام زانیاریەکەم لایە من بەس لەوەکەن کە تۆ هەوڵی زۆر داوە بۆ یەکێتی ژنان وەکو ڕێکخراوێکی سەربەخۆ کار بکە و لەم هەوڵەتا شکستە هێنا و ئەمە ئەنجامی
چوونە دەرەوەی تۆ بڵێتی ژنە. بەڵێ حتمما خۆ کە باز لەوە ئەەکەی چوارچێوە دروست بوو لەبەر ئەوەی ئەو هەوڵانە بۆ دروستبوونی چوارچێوە لە بیدایەتەوە لەلایەن حتا بەشێک لە ئەندامانی یەکێتی ژنانیشەوە هەبوو چکە ئاراستەیەک هەبوو لە ناو یەکێتی ژنانە کە پێی وابوو ئەبێ لە 100% ئەو ڕێکخراوە با بڵێن سەر بە یەکێک لە مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت چکە پێیان وابوو بۆ جۆرە باشتر ئەتوانێت خزمەت بە مەسلەی ژنان بکە بەڵام ئێمەش ئاراستەیەک بووین کە بەتەنیا من نەبووم ئاراستەیەک بووین کە پێمان وای بوو ئەبێ ئەم ڕێکخراوە بەو ئاراستەیە بڕوە کە بۆی دروست بووە کە ڕێکخراوێکی سەربەخۆ بووە ئەمڕۆ دەعمی مادی لە یەکێتی نیشتیمانی وەرئەگرێ ڕەنگە لە فرسەتێکی کەیا لە پارتێکی تریا لە ڕێکخراوێکی تری نێودەوڵەتی وەربگرێ بەڵام ئەمانە بۆ نمونە من کە مقاومەم کردووە لەوەی کە ئەم بربەستانە هەبێت ئەوە بووە کە بەدائیمی هەستم ئەکرد ئاراستەیەکی بە قووەت پشتیوانیم ئەکات لە ناوەیەکێتی ژنانە بەڵام لە دوای ئەوەوە کە تێگەیشتم هەستم کرد ڕەنگە ئەو پشتیوانی کردنە ئیتر نەتوانرێ بەو شێوەیە بەردەوام بێ و زۆر کەمینەش بووین ئەوەی کە ئەمانوی زیەکەتی ژنان بە ئاراستەی سەربەخۆی یا بڕوات بۆیە بەڕاستی نەشم ئەویست بە تایبەتی بکەومە ململانەیەکەوە کە وەکو شەخص کافێخانی تیا نیگەران بێ یا ناڕەحەت بێ بۆیە زانیم ئیتر شەڕێکی دۆڕاوە ئەو شەڕێی کە من ئەیکەم بۆیە قەراری هاتنە دەرەوەمە. بەڵام پێمان خان ساڵانێکی زۆریش ینی پێشوازێنانی تۆ ئەو کاتی کە تۆ ئەندامی مەکتەبی سکرتارێتی و ڕێکخراوە بوویت و مە بەسمان لە کۆنتڕۆڵی عەقڵ کرد. بەڵێ پێوە بە کۆنتڕۆڵی عەقڵی و ڕێکخراوە هەر بەدەستێکی نیشتیمانی کوردستانەوە بوو. ئەگەر کۆمەڵێک وێزگی مێژووی ژیانی ئەو ڕێکخراوە وەربگرین ئەم حەقیقەتەمان بۆ سەلمێنێ. یعنی بۆ پێدوانیە تۆ درەنگەیشتیت بۆ قەنەعەتەی کە ئەمە کۆنتڕۆڵی عەقڵی ئەم ڕێکخراوە بەدەست حیزبەوەیە و چوارچێوەکان بەرتەسک بوونەتەوە بواری ئەوە نەماوەکو ڕێکخراوێکی سەربەخۆ کار بکەیت. ئەزین چۆنە کاگرێبوار من ناڵێم بڵێن پێویستم بە 7 ساڵ بووە بۆ ئەوی تێبگەم لەوەی کە کۆنتڕۆڵی عەقڵی ڕێکخراوەکە بەدەست حیزبەوەیە. تۆ هەتاکو بزانیت ئەتوانی ململانێ بکەیت بەو ئاراستەی کە تۆ ئەتەوێ بیبەی ئەکرێ بەردەوام بیت ئەکرێ. ئەوەی کە جەنابەت ئێڵەی من پێم وانە ئەگەر هەموو جومگەکانیە هەموو قۆناغەکانی کاری ئەو ڕێکخراوە بێنیتەوە حاڵەتی زۆر وازە هەبێت زۆر وازە هەبێت کە کۆنتڕۆڵی عەقڵی ئەو ڕێکخراوە بەدەستێکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو بێ. من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە لە یەکێک لە ساڵەکانە ئەبوایە ڕێکخراوی با بڵێن ڕێکخراوی ژنانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بێت لە کۆنگرەی ژنانی پارتە سۆسیالیست ئینتەرناسیۆناڵەکانی جیهانە. ئەمە بۆ ئێمە وەکو با بڵێن وەکو حاڵەتێکی شۆک بوو کە ئەوەمان پێوترا چونکە ئێمە بە بەردەوامی بۆ ئاراستەیە ئیشمان ئەکرد کە بەرەو سەربەخۆیی بوونی ببین. لە کۆی ئەندامانی پەرلەمان ئەندامانی سکرتارەتی یەکێتی ژنانی کوردستان کە قسەمان لەسەر ئەوە کرد ئەمە بووە مۆزوع کە ئێمە بەشدار بین یا بەشدار نەبین چونکە هەر بۆ دوو ئاراستەی یە ئیشمانە کرد ئاراستەیەک ئەوی سەر بە یەکێتی نیشتیمانی بێ ئاراستەیەک ئەوی سەربەخۆ بێت. ئێمە لەناو ئەو کۆبوونەوەیە دوو دەنگ بووین کە لەگەڵ ئەوە بووین ئێمە بە ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگادار بکەینەوە کە ئێمە نوێنەرمان بۆ ئەو کۆنگرێ ئامادە نابێ. ئەوان لە پارتەکەیانە ژنانی ڕێکخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەیە ئەتوانن ژنێک لەوانە بە نوێنەرایەتی پارتەکەیان بنێرنە ئەوێ لەگەڵ ئەوەی کە زۆرینە لەگەڵ ئەوەی کە زۆرینە لەگەڵ ئەوە بوو کە بەشداری بکەین بەڵام دوجار بڕیاری سکرتاریەت بەوە دەرچوو کە ئێمە بەشداری نەکەینوە بۆ ئەو کۆنگرەیە خاتوشانەز ئیبراهیم ئەحمەدیان هەڵبژارد لە دەرەوە کە بە نوێنەرایەتی حیزبەکە بەشداری لەو کۆنگرەیە بکات کە ئەمە سەرکەوتنە لەوەی کە تۆ بەرەو سەربەخۆیی ببیت. من لێرە ڕاتەگرم ببوورە بەڵام تۆ باسی ئەوەکەیت کە نمونی زۆر وازەح هەبێ لە مێژووی ئەو ڕێکخراوەیە دروستکردنی هێزی پێشمەرگی ژنان پێم وابێت هاوکارێکی گەوری ئەو هێزایەکی ژنانی کوردستان بوو کۆمەڵێک هەڵوێز دەڕڕێن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمانە هەمووی بەڵگە بوون بۆ ئەوە گرنگترین بەڵگەیان کە من بە تۆی بڵم تۆ خودی خۆت واژۆت لەسەر $100,000 کردووە بۆ کڕینی چاپخانە بۆ ئەو ڕێکخراوە. بەڵێ کامە حیزب سەرفی کردەوە ئەکەواتە ینی چۆن نەتزانیوە
دەسەڵاتکە بە کورتی نەک نەمزانیوە من باسی ئەو ململانیم کرد کە هەبووە و ئەوەی کە هێزی پێشمەرگی ژنان بە دوور و نزیک پەیوەندی بە یەکێتی ژنانی کوردستانەوە نەبوومانای ئەو نییە کە ناوی ژنان لە هەر شوێنەکە بوو یەکێتی ژنانی کوردستان پەیوەندی پێوەی هەبێ ڕێخستنەکانی ژنانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیان بە هێزی پێشمەرگی ژنانەوە هەبوو ئەوەی یەکێتی ژنانی کوردستان کردی لە ساڵی 1970 ئیشکردن بوو لەسەر بەشداری ژنان لە هێزی ناوخۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمە یەکێکە لە دەست پێشخەریەکانی یەکێتی ژنانی کوردستان کە من بۆ خۆم شانازی پێواکەم کە توانی ومانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ژنان بەشدار پێ بکەین لە هێزەکانی ناوخۆیان لە مرورە لە پۆلیسە کە ئەمە پێم وابێ ئێستا ڕوویەکی گەشتی حکوومەتەکەشە کە ئەو کاتە پێشنیاری ئێمە و هەنگاوی ئێمە باشە پێمان خان تۆ بە پێی و زانێرانی لە بەردەستی منە لەنەوەیەکێتی ژنانە پێگەیەکی بەهێزە هەبوو دەسەڵاتێکی بەهێزیش هەبوو و لەسەر تۆ ئەوترێت کە تۆ ئەم دەسەڵاتە گەوری خۆت لەنەوەیەکێتی ژنانە ئیستیغلال کردووە باز لەوە ئەکرێت تۆ براژنێکی خۆتت بە جێگری لە پشتاوی ڕاگەاندندانەوە خوێندنی خۆت و براژنەکەشت بە موچی تەواوەوە لە کاتی ئەو ئەندامبوونتان لەو ڕێکخراوەیە تەواو کردووە کە بەکالۆرەست لە یاسایە هێناوە پێم وابێت یعنی ئیستیغلالکردنی ئەم دەسەڵاتە و دوایی دەرچوون و بوونە ئۆپۆزیسیۆن و ئەمە وابزانم دوو فەزای زۆر دوورن لێکەوە بەڵام حەزەکەم وەڵامەکە دڵگری بۆ دایم ناوبڕم باش ناوبڕێکی کورتۆ گەڕێنەوە لاتە